سەرۆکی پەرلەمانی هەرێمی کوردستان دکتۆر یوسف محەممەد لە میانەی بەشداریکردنی بەرنامەیەکی تایبەتی تەلەڤیزیۆنەکەماندا شەوی ڕابردوو دەربارەی قەیرانەکانی هەرێم وەڵامی پرسیارەکانی ڕۆژنامەوان گوڵستان ئیکەی دایەوە. رەوشاک و لە باشووری کوردستانی چییە؟ چما قەیران ئەوەندە کوور بوو دەمدرێژ بوو؟ سببی هۆکاری سەرەکی ئەو قەیرانانی کە لە هەرێمی کوردستانن پەیوەندی بە ململانەی نێوان دوو جۆر بیرکردنەوە هەیە لە کوردستان. ڕوتێک لە هەرێمی کوردستان هەیە کە ئەوێت ئەو بارودۆخە بۆ شێوەی خۆی بمێنێتەوە و دامەزراوەکان وەکو ئەو شێوەی کە پێویستە و گەل چاوەڕێی لێکات ڕۆڵی خۆیان نەبینن ببورن وا بکەن دەسەڵات لە هەرێمی کوردستان لەلایەن نخبەیەکی دەستەبژێرێکی سیاسی کەم قۆرخ بکرێ و ئابووریش لە هەرێمی کوردستان لەلایەن ئەم دەستەبژێرە سیاسیە کەمەوە قۆرخ بکرێ. ئابووری قۆرخ بکەن بۆ ئەوەی درێژە بە سیاست بدەن، سیاسەتیش قۆرخ بکەن بۆی بەرژەوەندی ئابووریەکانی خۆیان بەردەوامی پێ بدەن و ئەیانەوێت هیچ گۆڕانکاریەک دروست نەبێ و دیموکراسی تا ئەو شوێنە بێت خۆیان زیانمەند نەبن کە دیموکراسی بوویە هۆی زەرەر بۆ خۆیان ئیتر بوەستێ پەرلەمان تۆ ئێستا ئیتر مەترسیت بۆ سەر من بۆ سەر پێگەکەی من بۆ سەر مانەوەی من لە پۆستەکە بۆیە پێویستە کات بوەستی کاری پەرلەمانی کۆتایی پێهات لە کاتێکە ئیدعای دیموکراسیمان زۆر بەرزە کرد. لە بەرامبەر ئەمە ڕوتێکی تر هەیە پێی وایە کە ئێستا سیاست پێویستە کات بە دامەزراوەی بکرێت و ناکرێت تا سەر تەنها تاکە کەسەکان ڕۆڵ لە سیاسەتا ببینن، بەڵکو پێویستە کات ژیانی سیاسی هەرێمی کوردستان لە ڕێگای دامەزراوە شەرعیەکانەوە بەڕێوە ببرێ، پەرلەمان خاوەنی بڕیاری خۆی بێ، حکوومەتێکی بەرپرسیار هەبێ بەرامبەر بە پەرلەمان، ئاڵوگۆڕی ئاشتیانی دەسەڵات بێتەکایەوە، هەر کەسێک لە پۆستێک ماوەکەی کۆتایی پێهات دابنیشێ و واز بێنە لە دەسەڵات و ئەو کەسەی کە جێگرێتەوە دەسەڵاتی تەسلیم کات. ئەمە پێویستە کات ئەنجام بدرێ بۆ ئەوەی لەناوەوە ململانەکان بەرەو تۆندوتیژی نەڕوا، بەڵکو ململانەکان ببێتە هۆی بەرەو پێشچوونی بەردەوامی هەرێمی کوردستان. هەڵبژاردن ئەنجام بدرێ، هەڵبژاردنەکان تەزویری تیان نەکرێت، داهاتی خەڵکی کوردستان کۆ بکرێتەوە و بە شێوەیەکی شەفافانە لە قازانجی خەڵکی کوردستان بەکاربهێنرێ. هۆکاری سەرەکی کێشەکان ململانی نێوان ئەم